سڵاوتان لەبێت دەروندروستی ئەم جارە تایبەتە بە ئاینداری و دەروندروستی، ئاینداری و ئارامی دەرونی لە چ کاتێکە پابەندبوونی ئاین ئەتوانێت یارمەتی دەربێ لە ئارامکردنەوەی دەروونمان و لە چ کاتێکیشا پێویستە سەردانی پسپۆڕانی بواری دەروندروستی بکەین بۆ گرفتە دەرونیەکانمان. بینەرمان بن. ئاینداری پابەندبوونی تاکە بەو ئاینەی کە باوەڕی پێێتی کە لە دوو لایەنی باوەڕ و ئەنجامدانەکانەوە ئەبێت و هەندێک جار بەهەڵا وشەی ڕۆحانیەت یاخود سپریچواڵەتی بەکار ئەهێنرێت لە بەرامبەر ئاینداریە، بەڵام جیاوازەکەی لەوەیە کە لە سپریچواڵەتی و ڕۆحانیەتە کەسەکە بە دوای مانایەکە ئەگەڕێت لەگەڵ دروستکەری خۆی یاخود ئەو هێزە سەر و سروشتیەی کە بڕوای پێی هەیە و هەندێک جاریش دۆزینەوەی مانایە لەو پەیوەندیە نێوان کەسیانەی کە ئەیبێت. بینەری ئەم راپۆرتە ئەبین دەربارەی بەربڵاوترین ئەو ئاینانەی کە ئێستا لە جیهاندا هەیە. لە جیهاندا 12 ئاینی جیاواز بە بەربڵاوترینی ئەو ئاینانە دانراون کە زۆرترین پەیڕۆکاریان هەیە و بە لە 180 دانیشتوانی سەرزەوی مەزەندەکراون. ئەوانیش ئاینی بەهایی لە نوێترین ئاینەکانی جیهانە. لە ساڵی 1863 لەلایەن بەهاءوڵڵا لە دینی باباییزم جیابۆتەوە و لە هەیفا و ئیسرائیل زۆرترین پەیڕەوکاری هەیە. ئاینی بودیزم ئاینێکی کۆنە لەلایەن گواتما بوودا لە سەرەتای سەدەی 4 پێش زاین دەرکەوتووە. ئەم ئاینە لە هیندستان سەری هەڵدا و دواتر لە خۆرهەڵاتی ئاسیا زیاتر گەشەی سند. لە ئێستادا لە ڕیزبەندی چوارەمی بەربڵاوترین ئاینەکانی جیهاندایە. پەیڕەوانی لە باشووری ئاسیا و بە تایبەتی چین دەگاتە 200 ملیۆن کەس. کریستیان بەربڵاوی ئەم ئاینە لە ناو ئیمپراتۆرێتی ڕۆمانیادا بووە. ئیسلام لە ساڵی 607 زاینی لەلایەن پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر بێت لە سعودیە سەری هەڵدا و بە دووەم ئایندا دەنرێت لە ڕووی بەربڵاوی لە جیهاندا و زۆرترین پەیڕەوی لە خۆرهەڵاتی ناوڕاست و باشووری ئاسیادا هەیە. کۆنفۆشیۆناسیزم ئەم ئاینە زیاتر دەتوانین بڵین کە فەلسەفەیە و لە 500 ساڵ پێش زاین لە چین دروست بووە. هیندۆیزم بە کۆنترین ئایندا دەنرێت لە جیهاندا، دەگەڕێتەوە بۆ 500 ساڵ پێش زاین. ژمارەی پێڕۆکارانی ئەم ئاینە 1.12 ملیۆن هیندۆز دەبێت لە هیندستان و نیپاڵ. پلەی سێمی هەیە لە ڕیزبەندی بەربڵاوترین ئاینەکانی جیهاندا. جانیسم ئەم ئاینە لە هیندۆیزم کۆنترە و بە هەمان شێوە لە هیندستان سەری هەڵداوە و لە ئێستادا 4 بۆ 5 ملیۆن لە پەیڕۆکارانی ئەم ئاینە لە ناو هیندستاندا دەژین. جودیزم ئەم ئاینە لەلایەن جوولەکەەوە پەیڕەوی لێ دەکرێت و لە ئیسرائیلدا پەیڕەوانی هەیە. شینتۆ ئاینێکی کۆنی ژاپۆنە بە گوێرەی ئامەرەکان بەگشتی تەنها لە 4 خەڵکی ژاپۆن پەیڕەوی لە ئاین دەکەن، بەڵام زیاتر لە 180 پەیڕۆکارانی ئاین شینتۆیان هەیە و زیاتر وەکو کلتور ماوەتەوە لە ناویاندا. سیخیزم ئەم ئاینە لە باکووری هیندستان لە 1465 زاینی لە پەنجاب لەلایەن گور و ناناک سەری هەڵداوە و لە ماوەی 2 سەدەدا لەلایەن 9 گوروەوە بەڕێوە براوە. تاویزم ئاین و فەلسەفەی چینیە، لە هەمان کاتی کۆنفۆشیوسدا هەبووە و زیاتر ئاوێتەی فەرهەنگ واتە کلتور بووە. زور و ئەستریانیزم زەردەشتی لەلایەن پەیامبەر زەردەشت سەری هەڵداوە. سەرچاوەکان پیان وایە لە نێوان ساڵانی 500 بۆ 900 پێش زایندا بووە. ژمارەی پەیڕەوانی بە کەمتر لە 200,000 کەس مەزەندە کراوە و لە ئێستادا زۆرترین ژمارەی پەیڕۆکارانی لە نەتەوەی کوردن. لە کوردستان بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی پەیڕەوانی ئەم ئاینانە هەن. ئیسلام ئاینزاکانی سوننە و شیعە، کریستیان، زەردەشتی، یارسانی کاکەیی، ئێزدی، ئەلڤیزم، جودیزم. هەروەها وەکو فەلسەفە لە 2012 لە ڕۆژاوای کوردستان هەرێمی خۆسەری سیکولاریزم وەک فەلسەفە پەیڕەوی لێ دەکرێت. دەروندروستی تاک پەیوەستە بەو هەماهەنگی و ڕێکخراوەیەی کە لە بیرکردنەوە و هەست و سۆز و ڕەفتاری تاکە ئەبینرێت و زۆرینەی توێژینەوەکانیش پەیوەندی ڕاستەوانەیان خستۆتە ڕوو لە نێوان ئاینداری و دەروندروستیە. لە یەکێک لە توێژینەوەکان کە لە 2010 ئەنجام درراوە دەرکەوتووە کە ئەو کەسانەی ئاینداریان هەیە
ئاستی ڕەزامەندبوونیان لە خۆیان زیاترە وەک لەو کەسانەی کە پەیڕەوی هیچ ئاینێک ناکەن و یەکێک توێژینەوەکانی تر کە لە ساڵی 2013 لەسەر 160 نەتەوەی جیاواز بە دینی جیاواز ئەنجام درراوە دەرکەوتووە کە ئاستی پابەندبوونەکان بەو ئاینەی کە هەیە گرنگ نییە بەڵکو بوونی ئاینداری لە هەر ئاستێکا بێت پەیوەندی هەیە بە دەروون دروستی و ئاستی ڕەزامەندبوونی تاک لە ژیانیا هەمووەمانی باسمان کرد لە چوارچێوەی ئاینداری کەسیایە نەوەک لە چوارچێوەی سیستمێکی سیاسیە بینەری چاوپێکەوتنێکە بین لەگەڵ چەند گەنجێک بزانین چۆن باس لە کاریگەریەکانی ئاینداری ئەکەن لەسەر ئاستی دەروون دروستیە. ئەو پەیوەندی ڕۆحانی کە خۆم لەگەڵ خوای خۆمامە لە تەواوی قۆناغەکانی ژیان ناتوانێت هاوکاریم بێ لە لایەنی ئیشکردنەوە یان خوێندنەوە یان هەڵسوکەوتی ڕۆژانەوە لەبەرەوەی کە دەروونێکی ئارام و مرتاحم نەبێ ناتوانم هەرێکە لە قۆناغەکانی ژیان بتوانم بە شێوەیەکی باش شتەکان بکەم و هەڵسوکەوتەکانی خۆم بە باشی ئەنجامم. ئێمە خۆمان وەک میلەتێکی کورد کە ئاینەکەمان مسلمانەوە لەسەر دینی مسلمانین و بەعام ئێستا لە بارودۆخێکان کە میلەتی کورد بەعام تووشی نەهەمواری و خەمۆکی و بارودۆخەکەمان نەهەموارە لە ئێستاە و تاکە هۆکار کە بزانم کە هۆکاری ئەوەیە دووربوونەوەی ئێمە لە دین و ئاین و ئەبینین ڕۆژانە چەندەها کێشەی خێزانی و شەڕ و پێکدادان ئەکرێت بەهۆی دووری لە دینەوە و تووڕێی و ئەسابی ینی خەڵکەکەیە کە دوورە لە دینەوە من وە خۆم سوودێکی با بڵێن زۆرم بینیوە چونکە لە ئێستاە وەک بە تایبەتی گەنج تاکە کەس کە گوێمان لێ بگرێت و ڕۆح و بتەوێت قسەی خۆت ناخی خۆت ڕۆحی خۆت بکەیتەوە تاکە کەس کە من بزانم کە خۆی گەورەیە کە بۆمان گرێت و ئەوانەی کە بمانەوێت بۆمان بێنێتە دی ئەگینا لە ئێستاە هەموو کەس لە بەژەندی و بیری خۆیەتی ئەو پەیوەندی کە دروستە بێت پەیوەندی ڕۆحانی لەگەڵ خوای خۆما بە نوێژەکان یان ئەنجامدانی کارە ئاینەکانەکەوەی لەسەر شان و ئەرکە و کە فەرزە و سونەتە وەکو هەموو تاکێکی مسلمان و مسلمانەکە هەیە. لە ژیانی ڕۆژانەمە ئەوەی کە کردو بێتم شتەکانی ژیانم زیاتر بەخوای خۆمتوە دایما لە شتێک ناڕەحەتیەک هەبوو بێت لەگەڵ خۆی خۆمە باسم کردووە نەچوومە بە یەکێکی تر بڵێم دایما پشتم بەو بەستووە و دڵنیاشم جواب بمەیاتەوە ئەگەر ئەو دەقێژ نەبوو بێت دڵنیام لە کاتێکی ترە حاڵەتێکی تر جواب بمەیاتەوە. ئەنجامدانی کاری دینی لە هەر دینێکا بێت بە شێوەیەکی باش کاریگەری لەسەر دەرونی مرۆڤەکە هەیە لە هەر ناخۆشیەکی ژیانمانە بێت بۆ نمونەیتر لە دەستدان بێ یان شتێکی تر کە هەر ناخۆشیە بەسەرمانە دێت ئەتوانین لە ڕێگەی ئەنجامدانی کارە دینەکانەوە دڵنەوەی خۆ بدەیتەوە و دوورکەیتەوە لە خەم و پەژارێت. ئەچمەلای بەڕێز دکتۆر جعفەر عومەر پزیشکی پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان دکتۆر ئەو ئارامیەی کە باسی لێ ئەکرێت کە ئاینداری دروستی ئەکات چ کاریگەریەک لەسەر پێکهاتەی دەرونی مرۆڤ دروست ئەکات کە بیرکردنەوە و هەست و سۆز و ڕەفتارەکانێتی؟ بڵێ خۆی لە ڕاستیە ئاین ڕاستەوانە گونجێ لەگەڵ دەروندروستی مرۆڤ ئەواتە ئاینداریەکی دروست دەروندروستیشی باشتر بۆ مرۆڤ بنیاتەنێ ئەوش لە ڕووی کاریگەری لەسەر تێڕوانین و بیرکردنەوە و فکر لە ئاستی یەکەم چونکە ئاین تەنها کردیش ڕەفتاری و هەڵسوکەوتی نییە ئاین لە بنەمای ئەساسیەکەیە بریتە لە فکر و بیرکردنەوە کە زۆر جارتێمە ئاین ڕێڕەوی ژیان بۆ مرۆڤ دیارێکە خودی ژیان ناگۆڕێ بەس ڕێڕەوێکت بۆ دیارێکە چۆن لەم ژیانە ئەڕوان کاتەمە بەستەوەی بەس ئەنجامدانەکان نییە نەخێر سەرەتا یەکەم بیرۆکە و فکرەکەیە کە وەری ئەژیرە لەوانەیە مەسەلە کەسێک ئاینداریی دروستی نەبێ بەس باوەڕێکی دروستی هەیە بۆیە ئەمە کاریگەری گەورەی دروستەکە لەسەرەوەی لەسەر هەڵسوکەوتەکان خودی ڕەفتارەکان کاردانەوەی بیرکردنەوەکان لە ئەسڵ و ئەساسە لەبەرەوە یەکەم شت بیرکردنەوە یەکەم شت لە بیرکردنەوەی ئەرێنی بۆ مرۆڤ دروستەکە بیرکردنەوە ئەرێنی دووەم بنەمایەکت بۆ دروستەکە کە تۆ دڵنیاییت پێدە چونکە بوونی دڵنیایی لەلای مرۆڤ ئاینەکان بە گشتی وەڵامی پرسیارە بنەڕەتیەکانی مرۆڤ دەنەوە من بۆ هەم بۆ شوێچم چیم لێ دێ ئەمە واتەیە تۆ ئێستا زانی دواتر چی ڕوەدا لە داهاتوو تا بۆ شوێچی بۆ هاتووی وە لەوە گرنگتر پاشان مانە و مەبەزەدا بەژیان جێگیرێکی شت مەبەستت پێدەست من مانام هەیە ئەزانم بۆ چیەشم لە ژیانە تۆ جارێمە ئەبینی ئەڵێن مرۆڤ بۆی سەرکەوتوو بێ لە ژیانەڵە چی ئامانجی خۆت دیاریکە ئاین ئامانجەکەی بۆ دیاری کردووی کە تۆ دیندار بووی بەهشتە گەرناب بە چاوانەشەوە سزاکە دەکوێایە ئەمە وات لەکە تێڕوانێکی دروستێ پاشە لەسەر هاوچوون و عاتیفەکانی ئەمە کاریگەری هەیە ئاینداری هیوا بە مرۆڤ بەخشێ
یعنی یەکێک لە بنەما ئەساسیەکان کە توێژینەوەکان ئاماژە پێکەن ئاینداری بەشێکی گرنگی هیوا بە مرۆڤدا هیوادارە بێ بە پێچوانەی بێ هیوایەوە کە بێ هیوای بۆ خۆی کوشندەترین یعنی کوشندەترین بیرۆکەی مرۆڤ کە هیبێ لەسەر زەویە بریتە لە بێ هیوا بوون کاتە لە ڕێی هەست و سۆزی شەوات هەست و سۆز و ئەرێنیەکان بۆ ئێمە زیاد دەکات پاشان وەکو گەشتبینیت بۆ زیاد دەکات دینداری مرۆڤ بەرەو گەشتبینیە بە بەرەوە بکە گەشتبینانەتر لەم ژیانە لەم بوونە بڕوانێ و بیر بکاتەوانە کە ئەم داهاتوە داهاتوشی لەوانە گەشتر و باشتری هەبێ پاشان کۆمەڵە میکانیزمی زۆر دروست بۆ ئێمە دروستەکە پێڵن میکانیزمەکانی خۆگونجاندن کۆپێک استراتیژی کۆمەڵە میکانیزمی زۆر باشمان پێ ئەدا مەسەن لە کاتی بەتابەت لە کاتی فشارەکانە کاتە سترێس فشارم لەسرە چۆن خۆم بگونجێنم لەگەڵیا مەسەن گەڕانەوە بۆ لای خوا وەکو مەسەلەی پاڕانەوەکان مەسەن پشتیوانی کۆمەڵایەتی و ئاینیم هەیە پەنجبردن بۆ پەرستشەکان و پەرستشانێک یارمەتیمانەدا بۆ نمونە لە ئاینی ئیسلامە ذکر و نوێژ و ڕۆژ و لە هەموو ئەدیانەکانە بەشی خۆیانیان هەیە پاشان ئەمە بەچی تێگەن ئەمە گۆڕ پێڵن گۆڕینی بیرۆکی نەخۆشی ئەو پێڵن دووبارە لێکدانەوە ئەوێ بنەڵم ئەمە خێرێکی تیا بۆ منها باش من کارساتێکی گەورم لە خۆڵقاوە سارەکەم دامی کردو بەس خێری تایە کەس نازانە خێن ئەمە واکەنە واکە من لەگەڵ فشارەکان زیاتر خۆم بگونجێنم ئەمەی کە من ئێستا بەسەگە زۆری ئەمە بە توێژینەوە بە عیدم سەلمێنراوە لەبەر لەم ڕوانەوە کاریگەری ئەرێنیەکانی لەسەر تاک دروستە بێەوە پاشان بەختەوەری بە مرۆڤەدا ینی دەرونی ئارامەکاتەوە بەتایبەت ئەمان لەوانەیە بەشێکی جگە لە فکرەکە گەڕێتەوە بۆ سەر ڕەفتارە ئاینیەکان وەکو پەرستشەکان بۆ نمونە نوێژێکە لە کەنیسا لە مزگەوتە ئایکە پاڕانەوەیەکە دوعایەکە کە لەگەڵ خوا ئیکە ئەمە چی ئەمە پێڵەن بوونی پەیوەندی لەگەڵ کەسێکی باڵا کەسی باڵاتوانێت پشتی پێ ببەستێ لە کاتە سەختەکان ئێمە کاتێک کە ناڕەحەتیەکمان هەیە خۆ حەزەکەین کەسانی چواردەمە زیاتر پشمان بگرن بەس چی لەوە مهمتر هەیە کە ئێمە بەپێی ئاینەکان بڕوامان بە شتێکێک کە لە خۆمان زۆر باڵاترە کە هەموو دەسەڵاتەکانیش لەلای ئەوە بالضبط هیچ کەسیش بەگن نابێت لە ئاین ئیسلام کون فەیەکون یەکەم شتێکەکە جام ئەگەر ئەوە لە پشتم بێ کەواتە بۆچی بترسم نە بەعکسەوە دڵخۆشترم ئارامترم لەم ڕوانەوە کاریگەریەکانی لەسەر مرۆڤ دروست زۆر باشە پەیوەندیەکەی لەگەڵ دەروون دروستیە ڕاستەوانەیە و دەروون دروستی بۆ مانایە دێت کە کەسەکان ناڕێکخراوەیی و پەشێوی نەبێ لە بیرکردنەوە هەست و سۆزیە کەواتە ئەم ئاینداریە ئەکرێت گۆڕانکاری هۆرمۆنی و نیۆڕۆبایۆلۆجی و گوێزەرەوە کیمیایەکان لە مێشکی مرۆڤ دروست بکات کە ئەبێتە هۆی ئەو ئارامیە خۆی لە ڕاستیە هەموو ئەو تێڕوانی لە بەردەوامانە بیرکردنەوە بەردەوامە ڕفتارە بەردەوامە ئێمە هەمانە گۆڕانکاری لە ڕێڕەوی دەماری ئێمە دروستەکە چۆن مرۆڤێک فێرە بێ هەر لە مناڵیەوانە حرەکەتێک دووبارە بکاتەوە مرۆڤیش لە بچووکی لە دینداریەکەی خۆ فێرە بێت کە باوەڕێک زۆر دووبارەکاتەوە ئەم باوەڕە ڕێڕەوێکی دەماری لە مرۆڤ دروستەکە کە ئەم ڕێڕەوە گۆڕانکاریی تایبەتمەند لە دەمارە گوێزەرەوەکانە یا خود دەمارەخانەکانی مرۆڤ دروستەکە ناتوانین بڵێن توێژینەوە تا ئاسان نیتوێن بە 100% لە شویا چۆنە بەڵام وەکو چۆن بۆ نمونە بۆ ئێمە خویەک ڕفتارێکە دووبارەیەکێنە مادە دوپامین زیاتر ئاراستایەکێت دەرەدرێت بە هەمان شۆ لە ئاینداریش ئەو کاریگەریە هەیە بەڵام بتوانین بڵێن 20% لە فلان شوێن یا فلان پێکاتی مێشکی ئینسان کاریگەری هەیە ناتوانین بە وردی دیاری بکەین زۆر باشە بابەتێکی ترمان هەیە کە ئاینداری پابندبوونە بەو ئاینەی کە باوەڕت پێ هەیە چاوپێکەوتنمان لەگەڵ مامۆستایەکی ئاینی دینی ئیسلام و هەروەها قەشەیەکێک لە کەنیسەکانی شاری سلێمانی ئەنجام داوە کە باز لە پابندبوونی ئاینی بکەن کە ئایا لە چ کاتێکە ئەتوانین بە کەسێک بڵێن ئایندارە ئایا پێویست دەکات هەموو پابندبوون و جێبەجێکردنەکانیان هەبێت بێنەرمان ئاینداری کردارە ئاینداری باوەڕە پاشان کردارە پاشان ئیقرارە بە زوبان بنەماکانی ئاینی قبول بێ وەک باوەڕ بە ئایندار ئەژمار ئەکرێ ئەگەر نەتوانێ هەموو ڕێساکانی تر پەیڕۆ بکە یان ئەتوانێ و نایکە بەڵام کاتێ بنەماکانی جێبەجێگرکە شەهادەتە بە لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله صلى الله عليه وسلم ئەمە بە باوەڕدار ئەژمار ئەکرێ و بنەماکانی تریش کەوا جێبەجێ بکات بە هەمان شێوە بەڵام کۆمەڵێ بابەتمان هەیە لە واجبات و لە سونەت ڕەمبێن نەتوانێ ڕەمبێن ئەو بۆ ئەو تاکە کەسا لەسەری نەبێ یان بەخشراو بێ لەو فەرمانە واتە بە شەرتێ بنەماکانی جێبەجێ کرد ئەو کاتە بە ئایندار ئەژمارەکرێ ئەگەر ئەوەکانی تریشی پێ نەکرێ یا نەتوانێ بیکە بەڕاستی لە دینی مەسیحیەت ئینسان خۆی ئینسان وەکو چۆن کوتلەیەکی یەک ئینسان من وەکو یانتەنها خۆم یەک ئینسانم بەڵام
ئەم ئینسانیەت چەست برێتیە لە چەست کە ئەو چەستە جەسەدی ئینسان گیانی ئینسان نەفس ئینسانیە و ڕوحی ئینسان کە ڕوحی چەست و ڕوحی ئینسان خۆی ژیانی ئەم ئینسانە هەر سێلایە ڕەبەت لەگەڵ یەکتر هەیە چونکە کە زەرەر ئەگەێنی بۆ بەشێک لە ئەم بەشانە زەرەر ئەگەێنی بە هەموو ئینسانەکە خوای گەورە ئەفەرمێ من يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره خەیری هەیە بۆی تۆمارە کرێ و سەرکەشیشی هەیە بۆی تۆمارە کرێ کە من یەم نوێژەکەم یان من دوعاەکەم کە من یەم بۆ کەنیسا یان ئەچم بۆ مزگەوت من بەخۆم بە هەموو شتێک ئەبێ بە ڕوحم بە نەفسم بە چەستم بە فکرم بە هەموو شتێک ئەچم بۆ ئەو شوێنە و نوێژ ئەەکەم هەندێک خەڵک حەزیان لە نوێژە زیاتر حەزیان لە التیزام حەزیان لە نزیک ئەبن لە خوا نزیک ئەبن لە ماڵی خوا لە شوێنی عیبادەت چونکە هەستەکەن بە ئارامی ئەو شتێکی مهمە بۆ دەرونی ئینسان بۆ نەفسیەتی ئینسان بەڵام ئەگەر ئەوە تێپەر بێ زیاتر بێ لە حەدی خۆی ئەبێ بە وسواس ئەوە شتێکی نەخۆشیە یان دەست پێەکە بە ئەبێ ئەو ئینسانە ئەگای لە خۆی بێ زیاتر لە حەد بێ زیاتر لە حەد وەکو چۆن زیایە وەکو نەقس وایە ڕاستیە ئەوەی کەوا پێویستە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم ئەگەر یەکێک لەسەر ئێوە لەگەڵ لەسەر چەمێک بێ لەسەر ڕووبارێک بێ لە سێ جار زیاتر بۆی نییە دەموچاوی بشوە سێ جار لەوە زیاتر بوو ئەوە زیادە ڕەویە ئەوە پابەندی ئاینی نییە بگرە دەرچوونە لە ئاین ئەبێتە ئیسراف ئەبێتە زیادە ڕەوی و وەخوای گەورەژە فەرمێ کولوا واشربوا بخۆن و بخۆنەوە لە حەڵاڵ ولا تسریفوا ئیسراف مەکەن نەخێر ئەوە کە زیادە ڕەویە و سێ جار نا پێنجەی شوا و بسم الله کە دەڵێ سینەکەی تەواونیەوە بیست دووبارەی ئەکاتەوە چەند جار ئەوە زیادە ڕەویە ئەوە ئاینداری نیە ئەبێ ئینسان معتەدل لە ناوڕاست ئەوەستێ چووکە خوا ئێمە ئێوەیە وەکو چۆن ئەوەستین لە بەردەمی خوا بە ئاعتیدال وەکو ئینسانی طبیعی نەک لە دەرەوەی کەنیسە من کەسێک کە ئەچم بۆ کەنیسە کەسێکی تر ئەوە پێ ئەڵێن زدیواجیە خوا نایەوێ ئێمە بە زدیواجی بە دوو ڕوو یان بە دوو کەس معاملە ئەەکەین لەگەڵ خوا پەیوەستبوون و گەڕانەوە بۆ خودی دەق ئاینیەکان پێغەمبەر صلی الله علیه و سلم ئێمە لە پێغەمبەر خواناستر نین سەلامی خوای لێبێ و چەند جاری شۆریوە سێ جار ئێمە لە پێغەمبەر خواناستر نین یەک جار بسم الله کردو دەستی کردو بە الحەمدولله واتە دەیگەڕینەوە بۆ دەق ئاینیەکان قورئان و سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و پێشی ئەڵێین جاری وا هەیە وەسوەسەی شەیطان زانایانە فەرموون هەیە خراپەی پێ ناکە ناتوانێت خراپە بکە نە دزیەکە نە دەست پیسیەکە نە زبان پیسیەکە نە چاو پیسیەکە بەڵام لە چاکەکان ئایگرێ لە ئیخلاس ئایگرێ بەخوا بسم الله تاونە بۆ ئەمنیەتە تاونە بوو نوێژەکەی ئەبڕێ ئەوە بەڕاستی زیادە ڕۆی سەرکەشیە و دەرچوونە جۆرێکە لە شڵەژان و ناتەندروستی دەروون ڕوحی ئینسان ئێوێ ڕوحی ئینسان لەگەڵی بێ فکری ئینسان لەگەڵی بێ من کەم بۆ کەنیسە المهم ڕوحم و فکرم لەگەڵ خوا بێ ئەوە مهمە ئەوەی تر هەموو شتێکی طبیعیە خۆمە شۆم کە من ئەگەر من هەستەکە من پیسم یان شتێکی پێویستم بە خۆشتن ئەچم بۆ حەمام خۆمەشم ئەگەر پێویستم بە شتێکی وەکو چۆن سرم چاکەکەم ئەچم بۆ دەلاک سرم چاکەکەم بەڵام ئەو شتێکی طبیعیە ئەگەرێنەوە بۆ ئەنجیل باسی شتێکی ڕوحی ئەکا ئەڵێن ڕوحی ئینسان مهمە تۆ بە ڕوح یەت بۆ لای خوا ئەوەی تر هەمووی تیباعەت یەت دکتۆر بەو پێی کە پابەندبوونەکان لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازە و هەندێک جار کەسەکە ئەوەنە پەڕگیر ئەبێ ئەوەنە پابەندبوونەکەی بە پێی ئەو داواکاریە ئەبێت کە ئاینەکە داوای لێ کردو ئەگاتە حەدی زیادە ڕەوی و تەنانەت لە هەندێک لە کەیسەکانە ئەگاتە حاڵەتی وەسواس لە دووبارەکردنەوەی فەرزە دینیەکانی کە لە سەرەتی و لە هەندێک کەسیشە ئەگاتە ئاستی مەسەلەن تەواویستی کەمالگەرایی لەم کەسەیە
ئایا ئێوە وەکو چارەسەرکردنی دەرونی چۆن مامەڵی لەگەڵاکەن؟ بەڵێ خۆی ئەوی کە ئاماژەی پێکی لادانەیە پەرژیریەکە لە بواری ڕفتار و هەڵسوکەوتە ئاینەکەن یان بواری پەرستشەکانە بۆ نمونە ئەنجامدانی دەستنوێش بۆ شەوازەی کە دیاری کراوە و سێ جارە یا بۆ بەکارنانی ئاوێکی زۆر یا مەسەلەن لە نوێش چوون کە زۆر ئاماژەی پێک لە ئاینی ئیسلامە دەچی لە نوێش تۆی ئایا پاک بۆتەوە پاک نەبووە ئایا نوێژەکەی بە تەواوەتی ئەنجامەوە ئایا ئەرکانەکانی هەموو جێبەجێ کردووە شتێکی لەبیر نەچووە ئەم تەواو دقیقیە بەشیشی هەرە زۆری پەیوەندی بە خودی ئاینداریەکەەوە نە پەیوەندی هەیە بە خودی گرفتی کەسەکە لەوانەیە خودی خۆی کەسەکە نەخۆش بێت یا شڵەژانێکی دەرونی هەبێت بۆ نمونە لەمانە زیاتر ئێمە کەسەتی واسواسمان هەیە لەوە خراپتر یان لەوە زیاتر دیتر لە نەخۆشی شڵەژانی واسواسی هەر خودی کەسەکە خۆی نەخۆشە یعنی نەک دیندارێکەوەی لەکرد بێ بەڵام هەندێک ڕۆچوون ئەمە باسکراوە بۆ نمونە لە یەکێک لە توێژینەوەکان ئاماژە بەوە کە لەسەر کۆمەڵ گەنج کراوە کە خوێندکاری کۆلیژی پزیشکین ئایا ڕفتاری واسواسی لەناو دیندارە زۆرە یان لەناو کەسانێکە کە دینداریان کەمترە ئەوانەی ئاسی دینداریان بەدەسترە ڕفتار نەک نەخۆشی ڕفتاری واسواسیان زیاتر بە وەک لە ئەوانەی کە دینداریان کەمترە بۆچی چونکە ئەوان ئێمە مەسەن بابەتێکی لە بواری ئاینیە باسێکرە فقه بە زۆر خوێندرێ بەچی دەستنوێژشکێ چۆن دەستنوێژ مەسەلەن ئەژیر وردتر ئەبێت ئەوەی کە زیاتر بچێتە ناو وردەکاری تەفاسیلی ئاینەکەەوە ئەکوجێ زیاتر بەوە بڕواکە کەمێک بەتایبەت ئەوەی کە تەواوکاری پێرفێکشنیزمەکەی زیاتر بێت لە ڕووی بەجێهێنانەکەیەوەن ئەمان نەخۆشی نییە مەشتێکی ئاساییە بەمەرجە نەبێتە هۆی بێزارکردنی کەس چۆن جا بکرێتەوانێت چونکە لە هەندێک لە کەیسەکانە ئەبینین ئەڵێ ئەگەر بێت و لەگەڵ مامۆسایەکی ئاینیە قسە بکەم و بڕوام ئەگۆڕێ قەناعەتم ئەگۆڕێ کە ئەم دەستنوێژە بەچی ئەشکێ و بەچی ناشکێ و لە هەنێکی شانە ئەچەند پرسۆڕاکەش ئەکەن دیسان هەر بەردەوام ئەبێ لە ڕفتارە دووبارەکە ئایا وەسواسە لە هەردوو بارەکەیە یان جیاوازی ئەو یەکەمیان نەخۆش نیە و ئاسایی مادەم ئەگەر بە قسەیەک بە ڕاوێژێک بە پرسیارێک چکە من لەوانێ وەڵامی نەبێت لەوانێ بە هەڵ لەو ئاین لەو سروتە ئاینەتێکیش بێت لەو دەست نوێژگرتن لە نوێژکردنەکە لە ڕۆژوگرتنەکە ڕۆژوگرتنیش مەسەن ئایا من یەک خولەک پێش بانگە بێ واز بێنەمێن ئەمە غەڵەتی گەیشتوە کە ڕاستە بێتەوە ئەمە نەخۆش نیە زۆر ئاس هەمومان بۆ دروستە بێ وەکو پرسیارکردنیشی ئاینی لەسەر بابەتێک زەکاتی یاوەجە خۆمە نەکرد لە زەکە ئایا بووە نەبوو ئەمە ئاسایی بە وەڵامێکە وەڵامەکە سوکنایی بۆ هات ئەمە هیچ کێشیشی نیەوەمان توشمانە بێ بەڵام ئەگەر نەخێر پرسیاریشی کرد بەڵام هەمان ڕفتاری هەردووبارە کردەوە و یاخود ئەم ڕفتارە زۆر بوو کاتێکی زۆری بە کەسەکەەوە بەرکاتی کوشت یعنی هەستی پێکرد کە ئەم کاتی زۆر زۆر ئەڕوا یا کاری کرد دەسەر خودی خۆی یا خێزانەکەی ئەم کاتەیە بۆ نمونە ئەم ناتوانێت نوێشکە لە ماڵەوە من نوێژم پێ ناکەێت چەند کەسمانی واز لە نوێش لەبەر ئەو کاریەوەی کە دڵوانە دووبارەی ئەکاتەوە لەبەر ئەمە نەخۆشی ئەمە بە شڵەژان دائەندرێ واتوانرێت چارەسەر بکرێت بەڵام ئەوی تریان نەخێر بوو کەسێکە گوجە لە ساتە لە ساتەکانە ڕۆژی نوێژی لێ تێکەچێت زۆر ئاساییە نوێژ لێ تێکەچێت دەست نوێژ لێ تێکەچێت نوێژم گرتووە نەم گرتووە دەست نوێژیشکە هەنی ئاساییە پرسیارێکە کە یاخۆ دەچی گرێتەوە بەڵام زۆر دووبارەکردنەوە بەردەوابوون لەسەری و لەگەڵ کار کاتە سەر ژیانی کەسەکە یان بێزاری کە ئەما بێتەوەی سەرنجێک گوەر بگرێت چونکە بەڕاستی خەڵکێک بە هەڵەت تێگەیشتوە زۆر جار بەداخەوە جیازی لەوە ئەگەر بکرێ ئەمە جیازی لەمە بکرێت شتێکی پێڵێن واسواسی شەیتانیا ئاینی ئەمەی کە بەڵەوە شەیتان واسواسی دروستەکە لە ئاینە ئەم واسواسی دروستکردن بەداخەوە خەڵک بە هەڵەت تێگەیشتوە ینی ئەم واسواسی با بچنە پیاوانی ئەبەڕێزی ئاینی بپرسن واسواسی ئاینی لە ڕووی دروستکردنی تاوان و گوناهەوەیە ینی شەیتان بەمانە مەفهومە ئاینیەکە یا نەفسی ئینسان مرۆڤانەدا بۆ گوناهکردن ئەمە واسواسی گوناهی بۆ دروستەکە بیکە یانەیکە بەس ئەمیتر واسواسی نەخۆشیە زۆر زۆر جیاوازە ئەمان بەدەست خۆینی ئەڵە دەستم نەشۆردەوە ئەڵە پاک نەبوومەتەوە ئەڵە نوێژەکەم ئاوەکە بەچەکەم نەکەوتەوە ئەمە چییە ئەمە واسواسی ئاینی نییە واسواسی نەخۆشیە ئەمە پێویستی بە چارەسەر بەڵام من کە شەیتانێت داوانە منەکە یاخود بە بەفمانێکی یاخود نفسم هەڵمەهانمەنێ بۆ تاوانێک کە کردم ئەو واسواسی شەیتانە بەس لەبەرەوە ئەمە نەخۆشی جیا لەگەڵ ئاینیە ئەمان نەخۆشی بە چارەسەر و بە دەرمان و عیناج و گوڵانە بەڕێنماییەک وەکو باست کرد بەڕێنماییی ئاینی یا بەڕێنماییی کەسێک بەڕێوەباشی زۆر باشە کەواتە لەو کاتێک کە ئاینداری بووە هۆی ئەوەی کە فشارمان بۆ دروست ببێت تەنگەژە و سترێسمان بۆ دروست ببێ کەواتە توانین بڵێن بووە بە شڵەژانی دەرونی و پێویست بە چارەسەری ئەکا ڕای چەند گەنجێکمان وەرگرتووە دەربارەی ئارامی دەرونی کە ئاینداری دروستی ئەکات و لە چ کاتێکیشا پێویستەکە سەردانی چارەسەرکاری دەرونی و پزیشکی دەرونی بکەین. ڕاستی کاتێککە ئینسان تووشی بارێکی دەرونی ناخۆشە بێ کە هەر یەکێک لە نەخۆشەکانی دەرونیمانەیە مەسەرەن خەمۆچیە یا سترێس بێ یا هەر شتێکە تووشمانە بێ
ڕاستە ئەمە واقعیە و تەواو قەناعەتمان پێێتی و ئەکسەرێتی خەڵک لە جیهانە باوەڕی بەوە هەیە کە خی گەورە یارمەتی دەرێکی زۆر باشیشە بۆ تەوابوونی بارە دەرونیەکە و نەمانی ئەو نەخۆشی یا شتێک بەڵام ڕاستیی تریژەیە کە تەنیا فاکتەر نییە تەنها هۆکار نییە بۆ تاوم ڕاستە من پێشتر وتم کە خی گەورە یارمەتی دەرێکی تەواوەتیە بەڵام تۆ کاتێککە تووشی خەمۆ چێگەبی لە ژوورێکاردا بنیشیت گۆڕانکاریە تەندروستەکانە بۆ دروستە مەسەلاً هۆرمۆنەکانە ئەگۆڕێ مەسەلاً زۆر نەخۆشی تر هەیە کە بۆ دروستە بێ لە پاڵ ئەمەشا پێویستە بە دکتۆرێکی دەرونیە پێویستە بە کەسێکی دەرونی علمی هەیە کە یارمەتی دەرەبێ بۆ تەواوبوونی ئەم نەخۆشیە و لە کۆتاییشا من وەکو باسی خۆم بکەم ئەگەر تووشی هەر هۆکارێکی دەرونی ناخۆش بم یا هەر شتێک کە بەسەرماناتەوە بە تایبەت ئێمەکە خوێندکارین کاتی ئیمتیحانات کاتی وەرگرتنەوەی دەرەجەماوە کاتی هەر شتێک باوەڕێکی تەواوم بەخوای خۆم هەیە کە باش ئەبم لەو شتەیە بەڵام ئەگەر بارێکی ناخۆشتریشم بۆ دروست بێ یارمەتی دەرێکی تریش زەڕورەکە هەم بێ بۆی بەسەر نەخۆشیەکە ئازاڵ ببن. ڕاستە لایانی دینی کاریگەری هەیە لەسەر ڕۆح و دەروونمان کە پێویست هەموو کە لە نوێژ و ڕۆژۆمانە دڵ و دەروونمان ئارامەکاتەوە بەڵام هەندێک شت هەیە کە پەیوەندی نییە بە دینەوە یان مەسەلە بڵێ کە من نوێژ ناکەم ڕۆژوو ئەگرم ئەمانە هیچ دڵ و دەروونم ئارام ناکات و لەوانەیە کەسە کە مردنی کەسێکی بێ یان لە ڕێی خوێندنەوە بێ ئەم شتانە کە کاریگەریە کاتە سەر دەرونی بۆ مدەیەک ئەم کاریگەری پێویستە سەردانی دکتۆری دەرونی بکە ئەمە هیچ ئەوە نییە هەر شتێکی کە دەرونی بێ ناخۆش بێ یان شتێ بڵێ ئەمە پەیوەندی بەدینەوە هەیە من نوێژ ناکەم یان ڕۆژوو ناگرم ئەمە کە ئەم بارە ناخۆشەم توش بووە پێویستە هەموو شتێک نەبەستینەوە بەلایەنە دینەکەەوە ئێمە پێویستە کە هەنێ شتێ سەردانی دکتۆر بکەین پرسوڕای دکتۆر بکەین. کەواتە ئاینداری بە تەنها تاکە چارەسەر نییە بۆ کەسێک کە تووشی پەشێوی دەرونی ئەبێت شڵەژانی دەرونی یان بە مواتاکەی تر نەخۆشی دەرونی ئەبێت کەواتە چۆن ئەتوانین ئاینداری وەکو بەشێک لە هاندانی کەسەکە بۆ چارەسەری ببینین. بەڵێ ئەو ئێمە باسمە لە ئاینداری کرد لە ڕووی ئەوەی کە بۆ دەرون دروست بێ مرۆڤ دەرونێکی ئارامی هەبێ ئاسوودە بێتەوە خۆش بشینە ژیانە بەختەوەری بەدەست بێنێ بەڵێ ئاینداری هاوکارە بەڵام ئایا ئاینداری بە خودی خۆی بەتەنها ئەوەی کە باسەکەین چارەسەرە بۆ نەخۆشیشی دەرونی بۆ نەخۆشێکمانە تووشی خەمۆکی تونند بۆ یا کەسێکمانە تووشی زۆفرینیا بوو یا نەخۆشێکمانە تووشی کەمخۆری دەماری بۆ یا نەخۆشمان تووشی فۆبیا تۆقین ئەم نەخۆشیانە بووە ئایا ئاینداری ئەبێتە چارەسەری ئەم نەخۆشیانە نەخێر چکە هەر دین خودی خۆی لە ئاینی ئیسلامە فرمودی پیرۆزەیە فەرمێ بڕۆن تەداوە فەئینە لكل داء دواء خۆتان چارەسەرکەن چکە بۆم چارەسەر دەرمانێک عیلاجێکی چارەسەرەکەی نەخێر دین ئاڕاستەکە بۆ چارەسەر کەواتە لە کۆنیشا کە دین پەیڕەوکردنی جیاوازتر بووە هێشتا هەر ڕێنماییکردن هەبووە بۆ گرفتە دەرونیەکان چەندین شێواز و ڕێن بۆ بەڵێ چۆن مەسەلەن لە ئاین ئیسلامە پەیامبەری خوشیز دوعاکە نەزاکە کە لە ئازاری جستی پەرز ئاژە لە خۆی گەورەمان پارێزە لە ترس لە خۆف لە دڵتوندی بمان پارێزە ئەنی ئەمە زۆر گرنگە خەڵک بزانێ هاو ئاستی کردوتە لەگەڵ هەموو سکاڵا جستەیەکانە لەم کاتێک کە کەسی گرفتێکی دەرونی هەیە ئاین ڕۆڵی چیە لەمە کە نەخۆشە باسی نەخۆشیەکەن لە نەخۆشە ڕۆڵی زۆر کاریگەری هەیە بەڵام ڕۆڵەکەی یارمەتی دەری چارەسەریە چۆن ئێمە کەسێک ئەموو جارێک ئەم نمونەیەنەوە کەسێک کە تووشی التیهابی سیەکانە بێ سنگی نەخۆشە ئەڵێن دەرمان بەکاربێنە لەگەڵیشە ئەگەر خۆی باش داپۆشێ و سنگی گەرم داپۆشێت و مەسەلەن نەچێت لە شوێنی ساردەوانە خواردنیشی لە منی زۆتر بخۆ باشتر بێت و ئێمەژان ئەگەر لەم کاتەیە پابەندی ئاینیەکە یارمەتی بە بۆ نمونە پاڕانەوە نزا دوعا نوێژ ئەو شتا ئەو کردە ئاینانێکە لەسەر مرۆڤەکە واجبە پابەندی پێوەی بێت زیاتر بێ یەکسەری هاوکارێکی باشتری چارەسەرە دەرونیەکان دەرمانە چارەسەری دەرون ڕێنماییە بەکات بۆی باش بێتەوە بۆیە بە تایبەتی لە هەنێک پەشێوی وەکو ماتەمی ئاڵۆز ئەنی لایەنی ئاینداریەکە زۆر دەتوانێت یارمەتی دەربێ لە زەبری دەرونیە بڵێ بەتایبەت لە پرسە لەوانەیە کە مرۆڤ کە تووشی ناڕەحەتی و خەمۆکیەکە بێت لە دوێ لە دەدانی کەسێکی خۆشی زۆر هاوکاریمانەکەات چونکە دین بە ئاڕاستی ئەوە ڕۆیشتووە پرسەکان بەرەو ئەوە بڕوا کە مرۆڤ ساڕێژ بێ ئارام بێتەوە لەمڕۆ زۆر کاریگەری هەیە لە ڕێنمایی جێبەجێکردنەکانی جێبەجێ یەکەم زۆربەی کاتیژەمە و ڕێنمایانێک لە چارەسەری دەرونی شایدێن هەر ئەوانەیە فکری خۆی ڕاستکاتەوە ڕفتارێکی دروستی هەبێ خۆی بەدوگەرە میکانیزم هەڵەکانی خۆ گونجاندن کە دین ئەمانەت هەموو بۆ ئاڕاستاکە لەم ڕۆ بڵێ
ئەگەر بەراوردەکە ئاوالێ بکەن کەسێک کە پابندی ئاینی هەیە لەگەڵ کەسێک پابندی ئاینی نییە ئەگەر پابندی ئاینەکەی بۆ چارەسەری خەمۆکیەکەی بەکاربێنێ ئەم باشتر و زووتر چاکە بێت کە پابندی نییە بۆ چونکە ئەمە هاوکاری زیاترە پاڵپشتی زیاترە وەک لەوە دە کەسی تر لە پشتی بێ بۆ شەڕێک بۆ کارشێ هەیەی لەمڕۆ بەڵێ پاڵپشتی ئاینەکەەوەی لەکە زووتر چاکە من جار بە نەخۆشەکانە ماڵێن ئەمە زۆر باش بەتابێت ڕەمەزان مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆزە بەشکم ئەم مانگە بکەینە دەرفەت بۆ باش بوونەوە بەڕاستی ژوایە زۆر کەس استفادەی لەکە بە ڕۆژوە بێ بۆ خوا بە ڕۆژوە نوێژەکە پاڕێتەوە کاتەکانی بەشتێکی سود بەخش پڕکاتەوە ئێمە زۆر کاتە جگە لە چارەسەریەکانی کە وەری ئەگرێت پشت بەستووی و چاوەڕوانی لە خودای خۆی هەیە کە یارمەتی با لە باش بەڵام لە هەندێک کەسیش ئەبینین هێشتا هەر چاوەڕێیە ئاینداریەکە یارمەتی بە بۆ نمونە خەمۆکیەتی فۆبیایی هەیە دڵە ڕاوکی هەیە ئەڵێ خۆڵا زۆر نوێژیشەکەم زۆر ئەپاڕێمەوە زۆر پابندبوونی ئاینیم هەیە بەڵام هێشتا ئەو باشبوونە نابینم کاتە بۆ پێی کە باستان کرد پێویستەکە چارەسەری تایبەت بە خۆی وەربگیرێت لەو تێڕوانینە هەڵا ئاینیانەی کە هەیە لە کۆمەلگایە پێی وایە کە ئەو تووشی نەخۆشی خەمۆکی ناڵێن دڵتوندی بەڵە بە زیکرێک لەوانەیە باش بیتەوە چاک ببیتەوە یا ترسێکی کەمە بەڵام ئەکە تووشی نەخۆشیی دەرونی بووی پێ دووا بێ زۆر جار پێمان ئەمە دکتۆر خۆ بەخوا نوێژەکان ڕۆژ و قورئانە خوێنم بەردەوام پابندم ئەمە زۆر چاکە بەس ئەمە بۆ چاک نەبووە لەبەری بنەڕەتە چارەسەری نەخۆشەکەی نەکردووە ئەگەر ئەمە هاو ئاسکە لەگەڵ چارەسەرە دەرونیەکە و دەرمانی و دەرونیەکانە بەدڵنیا و زۆر بنەمایەکی بایۆلۆژی هەیە بەدڵنیا و نەخۆشتنەکە بڵێ بایۆلۆژیان هەیە چونکە لەوانەیە کیمیایی گۆڕانکاری کیمیاییە باشی نکاتوانە چاچی نکاتوانە بەو زیکر و فکرە چووە یعنی گۆڕانکاریەکان وەدا ئاسان و سادەنین بە کۆمەڵک جاری واشە بە هەڵە دینەکە ممارەساکە یعنی مەرجنی خۆ بە درستی بیکە لەوانێ بە هەڵە ممارەسی ئاینەکە بکە بۆ نمونە مەسەلەن چاوەڕوانی زیاتر لەوەی هەبێت چەند کەسمان هەیە بەداخەوە بۆی ڕێنمایی هەڵی خەڵکێکەوە ڕقی لە قورئانی پیرۆزە قورئان زوقنای درود و ئارە ئینسانە دەر ڕق من هەمە چەند کەسمان هەیە قورئانی لەبەرە ڕقی لە قورئانە ڕقی لەوەی کە مامۆستای ئاینی ببینێت بۆچی ئەمە وای بە هەڵەت ممارەسەکردنەکەیە ئەوە نوتیانە جوێ لە قورئان بگرە بە قورئان چاکە باش دەکاتەوە بەس ئەم نەخۆشە ینی ئەمە کە سەرەتانی مێشکی بێ سەرەتانی دڵی بێ گوچی لێ بێ جێشی لێ بگرێ ئیسفادی لێکە دەرونی سووداکە بەس نەخۆشیەکەی چارەسەر ناکە یەکێک لەو بابەتانی تر کە لە کوردستانە زۆر بڵاوە بابەتی بازرگانیکردنە بە بیر و باوەڕی دینی خەڵکەوە پێکەوە چینە لای راپۆرتێک دەربارەی ئەو ڕێکارانەی کە بازرگانیکردنە بە بیر و باوەڕی دینی خەڵکەوە و زیانی ئەبێ لەسەر دەروندروستی تاک و پاش ئەویش لەلایەن پەیڕەوانی دینی ئیسلام و مەسیحەوە لێدوانمانە بێت. لە کۆندا لێکدانەوە سەر و سروشتیەکانی وەک بێفەرمانکردنی خودا و جنچوونە ناولەش بۆ هەر بابەتێک کە لە دەرەوەی کۆنتترۆلی مرۆڤدا بوو بێت بەردەوامی هەبووە. تاوەکو سەدەی پێنجەم کە هیپۆکراتس باوکی نوێی پزیشکی 377 بۆ 480 پێشزین زانستی پزیشکی لە دینجا کردەوە و سحر و خرافاتیشی وەلانە. پاش ئەوەی دەسەڵاتی کەنیسە زاڵ بوو بەسەر هەموو بوارەکان و بە تایبەتی بواری پەروەردەدا ئیتر چارەسەرە پزیشکیەکان وەلاندران و لە ڕێگەی خوێندنی دوعا بەسەر نەخۆشەکەدا چارەسەری نەخۆشەکانیان دەکرد کە ئەمەش ڕۆژ لە دوای ڕۆژ بارودۆخیانی بەرەو خراپتر برد. لە ناوەڕاستی سەدەی چواردە نەخۆشەکان لە نەخۆشخانە هێڵدرانەوە و چیدی بەوە پێناسە دەکران کە ڕۆحی خراپ یان جن چۆتە لەشیانەوە. بەردەوامبوونی ئەم لێکدانەوانە بۆ گرفت و شڵەژانی دەرونی و بەکارهێنانی چەندین شێوازی زیانبەخش و بێسوود لە ژێر ناوی ئاین لە ناو نەتەوە و پەیڕەوی ئاینە جیاوازەکان تا ئێستاش هەر بەردەوامە. بە تایبەتی ئەوەی لە ناو بەشێک لە پەیڕەوانی ئاینی ئیسلامدا هەندێک بە ناو شێخ و مەلا لە ژێر سایی توبی نەبەویدا بەکاری دێنن. لێدانی 100 دار لە بنی پێ و تفلێکردن و پرژاندنی ئاو بەسەر جەستەی ڕووتی نەخۆش و فرۆشتن و پێدانی خورما و هەنگوین و ڕەشکە و خواردنەوەی ئاوی پارچە نووسراوێک هەموو ئەمانە هێشتا بەردەوامن و جگەل لە زیانی مادی و دواخستنی چاکبوونەوەی نەخۆشەکە و ترساندن و تۆقاندن دەرەنجامێکی ئەوتۆی نەبووە. ئێمە ڕقەی شەرعیمان هەیە واتە خۆت بەسەر خۆشتا سورەتی فاتحە بخوێنی شفا بەخشە و هەر ئاەتێکی تر بخوێنی شفا بەخشە. بەڵام فرۆشتنی ئەمە کە بوو بە پیشە و پیشەیەکی زیادەڕە و سنوور بەزێن ئاوێکی زمزمە دوعای بەسەرا خوێندووە باشە ئاوە زمزمەکە بۆ خۆی مبارەکە بەبێ دوعاکە. پێغەمبەر فەرمە صلی الله علیه وسلم شیفایە ئەفەرمێ دەرمانە
و ئەفەرمێ خۆراکیشە غیزایە بەڵام تۆبەی قورآانی بەسەرا بخوێنی و بە 150,000 بە 200,000 بە خەڵکی بفرۆشیتەوە یان هەنگوینێکی هەرزانی 5,000 ئەهێنی بە 150 پێ فرۆشیتەوە بەڕاستی ئەمە جۆرێکە لە تیجارەت بە دینەوە ئەوە شکاندنی سنوورە و ئەوە بەزاندنی سنوورە کە تۆ دەتەوێ ئەو قورآانەی کەوا ئەی خوێنی بیفرۆشیتەوە شتێکی کەم ممکنە بەڵام کردێ بە میهنا 100,000 و 200,000 ئەوە ئەتوانم بڵێم جۆرێکە لە دەستبڕین و چەتەیی بە ناوی ئاینەوە ئێمە لە مەسیحیەت عیلاجی نەفسی لە ڕێگای نوێژ لە ڕێگای خوێندنی ئەنجیل بەڵام نەک بە توونی و بە تەوەتر نەک بە ئارامی دانیشە ئەو ئەنجیلە بخوێنرەوە لە ئەنجیل ئەفەرمێ مەترسە واتە من ئەبێ نەترسم لە ئەنجیل ئەفەرمێ مەسیح ئەڵێ بە دوای من بکەون پەیڕەوی من بکەن تەواو مەسیح ئەڵێ ئەوە کە ئەترسێ بێت لای من کە خۆی ئەو معجیزاتی کردووە لە ئەنجیل ئەنجیل بەحسی ئەو ئەڵێ مەسیح خۆی دوێنێ و ئەمڕۆ و هەتایە ئەوە بەبێ دینی مەسیحیەت من باسی ئەوەکەم بەڕاستیە ئەمانە لە ڕووی شەرعیەوە جێی نەزەرە واتە بەڵگەی بەهێز لەسەر ئەمانە نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەیە ناویانە دوعای بەسەرا خوێندووە دوعای بۆ کردووە ئەسڵەن ئاین یعنی ئطمئنانی دەرونی خوا فەرمێ بذکر الله تطمئن القلوب دڵەکان ئارامە بێ ئێمە فێری سەبری ئەکەین خۆڕاگر بێ فێری ئەکەین دەڵێن خوا پاداشتە ئاەتەوە فێری ئەکەین دەڵێن تۆ خاوەنداریەتی تێ ڕەبێکت هەیە ئیلاهێکت هەیە پارێزگاری لێەکە ئەم دوعانە بخوێنە پارێزراوی وعدی پێغەمبەرە صلی الله عليه وسلم خۆی بۆ خۆی فێرکەین بیخوێنێ نەک ئێمە پێی بفرۆشینەوە جۆرێ لە تیجارەت بکەین بە ناوی دوعاکانەوە ئەمە چییە وەڵا بووە بە میهنە فلان ئەوە فلان ئەوە بەڕاستی ئەمانە ناتەندروستە و ئینسانانە خۆیان بیخوێنێ زۆر بەهێزتر و زۆر بەقۆتر و زۆر شفا بەخشتر واتە من ئەمڕۆ لەگەڵ مەسیح وەکو دوێنێ خۆی کە هات پێش 2000 ساڵ جیاوە لەسەر ئەم عەرزە و هەتای ئەمێنێت لەگەڵمان بەڵام هەندێک خەڵک هەندێک پیاوی ئاین لەوانەیە استیغلالی ئەوە ئەکەن ئێمە مەرجعمان هەیە بەڕاستی لە کەنیسە خۆی تەحدید دەکە ئەو ئینسانە کە خۆی ئینسانی چاکە یا ئینسانی خراپە ئینسانی استیغلالی دینەکە بۆ خزمەتی خۆی و دەسەڵاتی خۆی و پارە کۆ ئەکاتەوە یان ئەو ئینسانە پاکە و ئەگەر مەسی هەیە ئینسانێک و مەسی هەیە بە شەیطان و بە سحر و بە ئەو شتانە ئەو شتە هەیە لە ڕاستیە توفکردن و لێدان و ئەمانە ئەسڵەن یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەل هیچ کەسێکی نەیاوە چۆن ئەبێ ئێمە لێدان بەکاربێنین بۆ ئەو جۆرە نەخۆشیانە بە هیچ شێوازێ لە ڕووی شەرعیەوە جێی پرسیارە لێدان توفکردن زل لە لێدان ئەمانە ڕێپێدراو نییە ئەمانە ئازارە و ئازاریش هی مرۆڤ بۆ مرۆڤێکی تر حرامە ئەمە جۆرێکە لە ترساندنەی ترسێنیت و ئەم ترساندنە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەهی کردووە قەدەغەی کردووە نابێ موسڵمانت داسڵەکێنیت جا چ جای لەی بێ یاخوا نەخواست توفی لێ بکەی ئەمانە بەڕاستی شفانین و ئەمانە بۆ دەرمانیش بەکار نایەت ئەبێ کەسێک شارەزا بێ کەسێک دەسەڵاتی هەبێ دەسەڵاتی هەیە دەسەڵاتی وەرئەگرێت لە کەنیسە لە سرۆکایەتی کەنیسە نەک هەموو کەسێک هەڵەسێت لە خۆیەوە ئەڵێ من ئەتوانم عیلاجی ئەوە کە مەسی کردووە و سحری کردووە ئەتوانم عیلاجی ئەەکەم ئەوە استیغلالکردن و کەنیسە کە دەسەڵاتی هەیە ئەتوانێت ئەو کەسە کە دژی کەنیسە ئەوەستێت و ئەو کردارە بکات ئەتوانێت بوەستێنێت محاسبەش ئەکە لە ڕاستیە دەبێ سوڵتانی وڵات کار بەدەستانی وڵات بە پرینسیپێکی یاسایی و شەرعی لێپێچینەوەیان لێ بکەن. دکتۆر بۆ پێی کە ئەم ڕێکارە لەلایەن و کەسانەی بازرگانی بە بیر و باوەڕی دینی خەڵکەوە ئەکەن هێشتا بەردەوامە و بەداخەوە لە سۆشەڵ میدیایە لایەنگیرانی زۆریان هەیە و جارێکی تریش بەداخەوە لە هەندێک میدیای فەرمیەوە ئەبینین وەکو پاڵپشتیکردنێک ئەمە نیشان ئەدرێ و بۆ کۆمەلگەی ئێمەش کە کۆمەلگایەکە تازە لە گەشە سندنە هێشتا هەر دوایان ئەکەون یعنی هێشتا بەشێکی زۆری کەیسەکان کە سەردانی بەڕێستانەکەن پێشتر سەردانی ئەم کەسانیان کردووە کە لە ژێر ناوی
مەلا و شێخەوە ئەیانوێت چارەسەری بکەن ئەمە چی لە پرۆسی چارەسەریەکە ئەکات کە نەخۆشی دەرونی هەبێت خۆی لە ڕاستیە لە سەرجەم دنیاە لە بە دنیای دواکەوت و پێشکەوتوشە ئەوەی کە پێگەیشت و لە پێگەیشتە هەر وڵاتەکانی ئێمە بیا وڵاتانی تری پێشکەوت و لە هەموو دنیا ممارەسی چارەسەری ئێمە پێڵە چارەسەری میلی بناو بنێن بۆ چونکە هەندێک جا چارەسەر پێوەندی بە ئاینەوە نیە بەشێکی چارەسەری کۆمەلگایە کللتورێکە دایناوە چارەسەر بن هەموو دنیا هەیە بە هەندە نمونە بێنینەوە لێچێک لە توێژینەوەکانە لە وڵاتی میسر لە سا هەشتای ئەو کەسانە تووشی نەخۆشی دەرونی تند لە شیزۆفرێنیا و دووجەمسەری بوون لەگەڵ هەندێک نەخۆشی ترە لە سا هەشتیان یەکەم جار کە نەخۆشەکە چوو بردویانە بۆ لای کەسێک کە چارەسەرکاری میلیە لە سا حەڤیان بردویانە بۆ لای دکتۆری دەرونی لە سا سێشیان بردویانە بۆ لای دکتۆری پسپۆڕێکی تر یعنی ئەمە بۆ مناڵن لە ئیماراتە بە نزیکی لە سا شەستیان لە سنگافورەکە لە سا 44یان بە نزیکەی یەکەم کەس کە سەردانێک چارەسەرکاری میلی بووە پاشەوە دوو داتەکان نەرویجە لە سا 31 بەڵام ئەمان ناشن بەس بۆ لە چارەسەرکردن چارەسەرکاری پزیشکی تەواوکاریشان کردووە یان ناوی ئەنێن طبی نەبەوی بەڵێ لە وڵاتانە چارەسەرکاری تەواوکاری هەیە بۆ نمونە دەرسی ئاژنی کۆمەڵ چارەسەریشە چارەسەری ترمان هەیە لە دەرونیە لە ئەڵمانیشە لە سا 50 خەڵکی کە نەخۆشی دەرونی هەیە لەگەڵ ئەمان جیاوازەکەی لەگەڵ ئێمە ئەوەی ئەمان لەگەڵ چارەسەر پزیشکەکانە سەردانی ئەو شوێنانە کردووە کە چارەسەری میلی و پزیشکی تەواوکاری بوون بۆ چارەسەری گفتە دەرونەکانیان این لە دنیای هەیە بەرزبینی لە ئاستی ئێمە چەندێ بەرزە ئایا لە کوردستانی خۆمانە چۆنە ئایا هەشتانی شەستین چین بەڕاستی زۆرە یعنی من ناتوانم لەبەر هیچ توێژینێک لەبەر دەست نییە بەڵام بەپی ئەو ئەزمونێکی ئێمە هەمانە پێڵە ئەنیکدۆتە ینی بەپی کەسی زۆربەی زۆری ئەوانەی گرفتی دەرونیان هەیە دێنە لای ئێمە پێشتر سەردانی چارەسەرکاریشی میلی ئاینیە مامۆستایەکە جادوگەرێکە نەزانێتە قاوەگرەوە زۆر کەس ئەچنە لایەن حەز ناکە ئەمە بۆ ئەوە بێت کە کەسەکە بڵێت ئەم گرفتە لە منان نییە بەڵکو ئەمە هێزێکە لە دەرەوە و باشتر وایە بیخاتە سەر کەسێکی مقدەس لە دەرەوە بەڵێ گەڕانەوەی گرفتی دەرونیەکان بۆ هۆکارە ڕۆحیەکان و دەرەوەی سروشت سەرچاوی بەرپرسیارەتێکی کەسێکە لەسەر خودی خۆی لا ئەبە بە هۆکارێکی تر ئێنێتە بابەتەکەوانە و هۆی کۆمەڵ هۆکاری تر ڕۆڵیان هەیە نەخوێنەواری لاوازی ئاستی ڕۆشنبیری و هۆشیاری خەڵکی نەخوێنە بمانەی خوێنەواری مەکتەب قوتابخانەمانەی هۆشیاریە بەشێکە لە هۆکارەکان هۆکارێکی تری بەڕاستی ئەم پزیشکی دەرونیە پسپۆڕێکی تازەیە هەموو تەمەنەکەی ناگاتە 100 ساڵی تەمەن لە ڕووی چارەسەریەوە لە کوردستانیشە زۆر تازە لە 10 ساڵی ڕابردووەوە زیادی کردووە ئێمە تاوەکو 2006 لە هەموو سلێمانیا لەوانەیە بڵین چارەسەرکارمان هەر نەبووە چەند پزیشکێکی کەمی دەرونیمان هەبووە ئێستا زۆر زیادی کردو تا مەداتە من توێژینەوەم لە 2006 هەموو عراق بەزەم 46 کەس شتێکی وای پێ بە کەلباری پزیشکی دەرونی ئیشی کردو لە ئێستاڵانە بەس لە پارێزگای وەکو سلێمانیا دوو ئەوەندە ئەوەندەی تیا بە خەڵکێک کار بکات کاتە زیادبوونی پسپۆڕیەکانیش کاریگەری بێت هۆشیاری خەڵک زیاتر بێت خەڵک زیاتر تێبگا خاڵێکی تر ئاستی جووری دەرکەوتنی نیشانەکانە دەرکەوتنی نیشانەکان دەکجار مرۆڤی جێڕێتەوە بۆ ئەو بابەتانە و لەگەڵ یەک کللتور زۆر ڕۆڵی هەیە ئێمە کللتورێکمانەیە لە مناڵی وا فێرەکرێن کە مەسەلەی جن و مەسەلەی سحر و جادو ئەمانە ئەسڵێکیان هەیە بنەمایەکیان هەیە بۆ دەود لەگەڵ گۆشتەکرێن ئەموو جارێک منێ ماڵێن ئێمە قاوەیەکمان بۆ دروستکراوە قاوەیەکی خورافی پێڵێن ئەبێنم قاوە خورافی بینە دەرەوە خورافەکە جیاکەن لە ئاین هەرجارکەمان خۆشە لە چارچێ خورافەکە بێن بڵێن دوعامان لێکراوە یان ئەوە چاوی پیسم لەسەر بووە کاتۆمە جۆرەکە لە ڕێشنەڵایزیشن و خۆشگێلکردن من خۆم جێلەکەم بەڵام بە پرسیارەکە دەمە سەر کەسێکی تر کە پەیوەندی نییە بۆ بابەتەوە کە هیچ ڕۆڵێکی نە بۆ تەقان بۆ من زۆر خۆشەکەم خۆمی لێ دەرکەم ئەمە ئەو پاشان عیبە ئێستا نەخۆشی دەرونیان هەموو دنیا بەڵام لای ئێمە زۆر عیبوو لەکەی نەخۆشی دەرونی هەبێ چکە نەخۆشی دەرونی بەمانای ئەوەی کەسەکە یا کێشەیەکی هەیە یا کەسێکی زەعیف و لاوازە یا خودت بەهۆی بۆ دایە کە تووشی بەکە بچوانە نەخێرەوانە لەوە ناچێت هیچیان ڕوویابێ ئەمە هیچێکە لە تەرەنە هەڵەکان کە کللتور بەڕاستی ساڵ بۆ بەسەریە ئەگەر نەبگرن سەر ئەسڵی ئاینی ئیسلام ئاینی ئیسلام ئەمانەی ڕەفز کردوێتەوە و بەڕاستی وەڵامی ئەو پرسیارەکەت ئەوە بدەمەوە ئایا چەندە کارگەری لەسەر چارەسەر هەیە بچوونە لای ئەم جۆرە لەم کەسانە ئەوانی کە بەتایبەت بەڕێوە شوازە هەڵەکە نەک پێویستی بەڕێزی ئاینی مامۆستایشی بەڕێز ئەچێتە لای دوعای بۆکە زۆر ڕێنماییەکە بڵێ پزیشکی دەرونی قەیچەکە دوعا منیش دوعا بۆ تۆ دوعا قبوڵە قەیچەکەەوە خوای خۆی بەدەست خۆیەتی دوعایەکی بۆکە ڕێنماییەکی ئەکە بۆ باسی وەسواسی ماکرد وەسواسەکەی کەمە بێتەوە ئاینێژەکەی دروست ئەمە زۆر ئەمە نەک باشە من خۆم جاری وایە کەسێک یاڵم بڕۆ پرسیارەکە بکە مطمئنە بێ لە من دڵنیانی بڕۆ ئەمە زۆر دروستە بەس ئەوەی تر باسەکەین کە مەسەلەن بەناوی چارەسەری سحر و جادو و جن ئەوەی کە لە راپۆرتەکە بینیمان تفلێکردن و سەددار لە بنی پێ بدرێ ئەمانە پێێن بەدینەوەنەوە ینی زۆر جا گرفتەکەی بۆ زیاترەکە دوایین پرسیارم دکتۆر ئەوەیە بەڕێستان وەکو کەسێک کە ئایندارن و پابندی ئاینیشتان هەیە
ڕێنمایی بەڕێستان بۆ کەسانی کە ئێستا بینەری بەرنامەکان چییە لەوەی کە چۆن بتوانن دوورکەونەوە لەم ڕێگەیانەی کە بە ناوی ئاینەوە ئەنجام ئەدرێ ینی بە جۆرێک باسی بکەی بە زمانێکی سادە کە بتوانێت ئەو گۆڕانکاریە لە بیرکردنەوەیانە دروست بکە. خۆی لە ڕاستیە قورسە بتوانن گۆڕانکاری بە ئاسایی لە مرۆڤ ڕوو بدا بە تایبەت فکرێکی جەماعی لەسەر فکرێکی جەماعی بێ وەل درێژخایەن بێ ئێمە لە مناڵی لەسەرەوە بارهێنراوین چۆن مرۆڤ بارهێنرێ لەسەرەوەی چۆن قسە بکە وا بارهێنراوە کە ئەم فکرانە لە لای ڕاستە قورسە ڕاستکردنەوە ئەم فکرانە من تاکە ڕێنماییم کە بمێ زۆر خەڵگا ڕاستەکەم ئەوەیە بە دووادا چوون کە لەسەر دروستی ئەم بابەتە کە ئەکریان ناکرێ ئەمە یەک دوو ئەو کەسانی کە ئەیکەن ئەوانەشان کە بەبێ پارە و مادە ئەیکەن بۆچی ئەیکەن ینی سەنج بێ وڵا دکتۆر بەبێ پارە نییە بەس پارەکە بە دەستی وەرناگرن زۆر جاڕڵێن ئەبێ لەژێر سەرینەکەیە بۆیان دابنرێت نەگرێ ئەوەش کە وەری نەگرێ بۆ ناوبانگێکە بەداخەوە زۆر بێسەوزانێ ناو ناوبانگێک دەرەکە بۆ خۆی ئەمانە خۆ من لە دینە هەموو ڕوونکراونەوە ینی حەدیثەیە کە ئەڵێ کەوڕەیەگەڵە من زۆر چاکەکار بووم و لەو دنیا لەسەر ڕۆبی بن بخەنەجانە بۆ چکە بۆ ڕیا کردوتە خۆمان هەمووی هەیە دین ئاماژەی بە هەمووی ڕێکردوتە من دین نییە من بەسەراحە دەیڵم ینی ئەم بابەتە چارە سەریانە طوبینەوەی بێوی پیرۆز پەیوەندی بەم بابەتانەوە بە هیچ شێوەیەک نییە نە پەیامبەری خۆشەویست نە قورئان نە هیچ هاوڵێکی بەڕێزی ممارەسەی لەم جۆری ئەوەی کە لە تۆپیدەم بەوی شاهەیە زیاتر بۆ خۆراکە زیاتر بۆ گرفتە جەستەییەکانە هیچ چارەسەرێکی تیان نییە چارەسەر جیاوازە لەوە لەبەرۆ ئەمە کە ئێڵێن بە پرسیاتیم قسەی هەڵەگرین بۆی خەڵک بزانێ ئەم شتانە ئێمە خوێنمانەتەوە لە سەری منی قسەی کۆتایی ئەگەمەجانم هەر باسی کەم لە سەردەمی عەباسیەکانە دوو کتێبی زۆر بەربەڵاو ئاینی هەیە القانون في الطب الحاوي في الطب ايشان ابن سينا ايشان ابو بكر الرازي لا حاوي في الطب النص شتياك استعي مثلا كنت سدي نوز دم روفاتي بيجيشتوا سخل شكل بعش توجع فرق سي خوش بس برو حاوي في الطب خوين روا لبيان لنص شتيا باس يواك هندي كس يعني او كاتا سدمي زيرني اسلام بو او كاتا دين داري جات ربع عالمي جوره الهبوا ودين طازه يعني كعقلكي هاتوا نقوران كاريتي انا ابو الله لەوانەیە هەندێک جا مرۆڤ تووشی نەخۆشی گرفتێکی دەرونی ببێ بۆ نمونە واسواسیەشی هەبێ واسواسەکە ڕەفتار نەبێ فکر بێ بۆ نمونە کوفرێتە مێشکی کێمە واسواسی فکری کوفرمان کوفرێتە مێشکی ئەم کەسە بە دەرمان و عیلاج چارەسەر نابێ پێویستەکە فکرەکەی ڕاستکرێتەوە ئەمە ئارۆنبێک لە سکۆتایی سەدەی 19 ئاماژە CBT تەکنیکی هزری ڕەفتار ئەوان لەو سەردەمەیە لەو سەردەمە ئاماژیان بۆ کردووە لەو سەردەمەیە بووە کە سەڵاح الدین ئەیوبی هەبووە لە سەردەمی ئەوە مسلمانان چارەسەری نەخۆشی دەرونیان بە عیلاج کردووە کەواتە باز لە لێدان و تفکردن و ئاوپژاندن نەکراوە ئاینداری و ڕەزامەندبوونی تاک لە ژیان ئاینداری و ئارامی دەرونی بە زۆرینەی ئەو توێژینەوانەی کە ئەنجام دراوە سەلمێنراوە بەڵامەوەی گرنگە کاتێک تووشی پەشێوی و نەخۆشی دەرونی ئەبین پێویست دەکات سەردانی کەسانی پسپۆڕ بکەین لە بواری دەروون دروستیە واتە ئاینداری بە تەنها ناتوانێت چارەسەر بێت بەو هیوایم دەروون دروستی ئەم جارە گۆشەیەکی دیکە لە زانیاریەکان دەربارەی ئاینداری و دەروون دروستی تاکی خستە بێتە ڕوو بە هیوای دەروون دروستی بۆ هەموو لایەک